سڵاوێکی پڕمێهر و محیبەتان لێبێ لە غوربەتەوە تا کوردستانی عزیز. ئەم ڕۆژە پیرۆزەتان لێ پیرۆز بێ. خۆشەویستان، وەگەزانن مرواریەکان لە قوڵایی دەریادان، وەگەڕان بە دوایاندا کارێکی زۆر سەختە. بەڵام هەر کەسێک بێتە خاوەن مرواری و مەرجانەکانی دەریا، ئەوە خاوەن گەنجینەیەکی لێوان لێوە لە سەروەت و سامان. ئێمەی کوردیش بە خۆشحاڵێەوە خاوەنی زۆرێک لەو مرواریە نازدارانین کە هەر یەک بۆ خۆی ڕنگ و شێوەی هونەری جیاوازە. وەرە بۆ خۆت مرواری ئاسا لە غوربەتە بدرەوشیتەوە، دەبێت چ بگوزەرێ یاران. سروش پڕێتی لە ڕنگ، بەبێ ڕەنگەکان ژیان زۆر سادەن و مانایەکی ئەوتۆی نییە. هەندێک جار کەسەکان ناناسرێنەوە بەبێ ڕەنگەکان، و هەندێک جار ڕەنگێک دەبێتە سیمای کەسێک، هەندێک جاری تریش تێکەڵکردنی ڕەنگێک لەگەڵ ڕەنگێکی ترە ڕەنگێکی جوانتر دەنەخشێنێ، واتایەکی جوانتر دەدا بە ژیان. ئازیزان، میوانی ئەمڕۆی مروارەکانی غوربەت هونەرمەندێکی شێوەکارە، لە مێژە هاوڕێیە لەگەڵ فڵچە و ڕنگ و جوانەکانی خەڵکی شارە حەیاتەکەیە. ئەم هونەرمەندە زۆر بەکارامەی دەتوانێت ڕەنگە سارد و گەرمەکان تێکەڵ بکات و هیچ زیانێک نەگەیەنێ بە پێڵووی چاو. لەگەڵ ئەم هەموو جوانیەی ڕەنگدا هونەرمەند بە زیرەکی خۆی تێکەڵ دەبێت بە قوڕ و سیرامیک. مرواری ئەم جارەمان هونەرمەندێکی وێنەکێشە، خاوەن بڕوانامەی ماستەرەوە مامۆستایە لە لەندەن، خاوەن کتێب و زۆرێک لە پێشانگای تایبەتی هاوبەشیەکانیشە. مێژوویەکی دووری لەگەڵ کاغەز و فڵچە و ڕەنگدا هەیە و پاشان ئەم بەهرەی لە سیرامێکدا بەکارهێناوە. ئەویش بەڕێز کاک مەریوان جەلالە. بەخێر بێ کاک مەریوان جان. زۆر سوپاستان دەکەم. سوپاس بۆ ئەم میوانداریە نازدارە. سوپاس کە میوانداری ئێمەتان قبوڵ کرد. زۆر دوور بووین سەرەتاکە هاتی بوێرە؟ بەڵا بەڕاستی دوور بوو. بەنسبەت منەوە باش هاتم، بەڵام دیارەی تر ئەمە لەندەنە، هەموو شوێنێک بە قەدەرێک لە یەکترەوە دوورە. دووبارە بەخێر بێی سەر و سەرچاوە. پێم خۆشە هەر وەک بەرنامە تەقلیدیەکان و پرسیارێکی تەقلیدیت لێ بکەم، سەرەتای ئاشنایەتیت بە ڕەنگ لەکەیەوە بوو؟ وەک سەرەتا با بڵێین لە ئەوەی کە بیرم بێ بەڕاستی، دیارە ئەو ژینگەی کە تیا بەروەرابی زۆر کاریگەرە بێت هەر لە سەرەتاوە، بەڵام بۆ خۆم ڕاستە لەوانێ دایک و باوکێکی هونەرمەند نەبوو بن، یاخود کەسێک نەبوو بن لە کاری فڵچە و با بڵین ئەو ژینگەیان هەبوو بێت. بەڵام باوکم خەیات بوو، دایکم خەیاتیە کرد، پورێکم شتێچنی. ئەمانە ئەو دەستڕەنگینی شتە زۆر جار کاری تێکردوم. بە تایبەتی من ڕۆژانە لای باوکم ئەوە نیە ئیشیە کرد و دەست و پەنجەی و ئەو با بڵین شتانی کە بەکارێنە. ئەمە وەکو با بڵین زیاتر من وەکو تەکنیکی ئیشکردنەکەی کە ئیشی پێکرد و خەیاتی و ئەوەی کە زۆر کاریگەر بوو، دایما ئەو پورەم کلاویەچنی، کلاوی کوردی، کلااوەکانی بە ڕەنگاوڕەنگ ئەنەخشان. بەڕاستی هەندێک جار ئەم بەندە ڕەنگەکانی تێکەڵاوە کرد، سەیرم لێ هاو بەبێ ئەوەی هیچ باگراوندێکی هونەری هەبێ، بەڵام هەر خۆڕسکی ئەو با بڵین ڕەنگانی تێکەڵاوە کرد و فێری زۆر شت بوو کە چۆن کلااوەکە قاڵب بکە و چۆن با بڵین ئیتر دیار بوو ڕۆژانەیە مام شتانەمانە دی کاریگەری هەبوو لەسرم، هەتا هەڵکشام بەرەو ئەوەی کە با بڵین چوومە ناوەندی و لە ناوەندی زۆر حەزم بەوە بوو کە هونەر بخوێنم. خۆشبەختانە کە پەیمانگای هونەر جوانەکان لە سلێمانی کرایەوە بە حکمی ئەوەی کە کۆمەڵێ لەو کەس و برادرە نزیکانم لە 14 ورمان بوون لەوێ وەرگیران. ئیتر منیش هەوڵم ما بچمە ئەوێ. واتە خوێنکاری پەیمانگا نەبووی جەناوتان؟ من با خوێنکار بووم، چوومە پەیمانگا دوایی لە پۆلیسیەوە، بەڵێ بەس مەبەستمەوەی لە متەوەستەژ، یعنی هەر کارمە کرد، بەڵام ئەو کارکردنی پەیمانگا وەکو خۆ دەزانی بەو شێوەیە نییە لە قوتابخانەیە کە ئیژەکەی پۆل دەرزێکە دێ
لە هەفتەیەکە یا فستیڤاڵی ساڵانە و ئەوە ینی ئەوانە تا ڕادێک کاریگەریان هەبوو پاڵ پێوە نەربوون بەڵام کە چوومە پەیمانگە زیاتر بەڕاستی تر هەوڵێکی زۆرمە کە بچمە پەیمانگە خۆشببختانە لەوەی تر ئاشنابی بە بۆیە و بە فڵچە و بەو وردەکاریانەی کە لەوێ ئەخنرێت بە یارمەتی مامۆستاکانی و سەردەما کە زۆر یارمەتی دەربوون بەڕاستی زۆر بە پەرۆشیەوە وانەکانێنەوتەوە لێپرسینەوەیکی زۆرمان هەبوو لەسەرەوەی کە زیاتر فێر ببی یەکەم پێشانگای تایبەتی کەی بوو ئەهەد بوو ئەو توانی لە پەیمانگای کە خوێنکاربی پێشانگای تایبەتی دەبێت ئەو پرسیارێکی زۆر جوانە بەڕاستی بۆمان نەبوو نازانم بە چ قانونی ئێمە بۆمان نەبوو بەڕاستیان نازانم لە خوێن و یاسایەک دانرابوو تێناگەیشتین چییە بەڵام من لە هەشتا و حەوت پێشانگای شێعر و ڕەنگرایەوە لەوێ بە دوو تابلۆ ئیشم کرد خوێنکاریش بووم دوایی بوو بە قسە لەسرم و تۆزێکەوە نیە هینیان کردم بەڵام ئیشاکە کرا پێشانگاکە بریتی بوو لە هەچ هونەرمەندێک ئەو کاتە من هونەرمەند نەبووم قوتابیەک بەشداریم کرد ئەیتوانی کارێک لەسەر هۆنراوەی یەکێک لە شاعیرەکان بکات من خۆشببختانە دوو هۆنراوە بژادی چانی کاک حەم عەزیز بوو ئەوەی کەشیانینی جەمال غەمبار بوو ئەوەی کاک جەمال غەمبار فارگۆنی ژمارە 14 زۆر کاریگەر بوو زۆر یعنی کە چەند جارێک خوێنمە و ئیشێکم بۆ کرد ئەوە یەکەم هەنگاوم بوو وەکو دەبواە شعر و وێنەکێشانت تێکەڵ کردایە ئەگەر هەچ کەسێ شعرەکە و دانە نابوو یعنی هەچ کەسێ سەیری لەو حەکەی بکردایە ئەیزانیوە چ شعرەکە شعرەکە لە تەنیشت ئیشەکە و دانرابوو یعنی شعر و ڕەنگ تێکەڵاوێک بوو لە کۆکراوەی شاعیرەکان و هونەرمەندەکان باشە هەموو لەو تابلۆیەک شعرەکەی بە دەستوخەتی سەرکەوت نووسرا بوو هەمووی یەک ڕەنگی جوان با بڵین بە هەموو پێشانگاکەوە ئەو کاتە لە گەلەری سلێمانی لە دەبۆکە کرایەوە کە وابزەم تا ئێستا بەردەوامە ئیشیکەی تیاکرێ بەڵام پێشانگایکی زۆر سەرکەوتوو بۆ کاتە بە تایبەتی ئەو سەردەمە زۆربەی دەرچۆکانی پەیمانگای هونەرجوانەکان لەوێ بەشداریان تیا کرد پێم خۆشە بپرسم کارکردنی بەڕێستان لەبەری لە کوردستانیش بووە و لە هەندەرانیش بووە کارکردن لە چ لایە خۆشترە ئەم بەریان ئەو بەر پرسیارێکی تا ڕادێک قورسە چونکە هەر یەکە و تامێکی خۆی هەیە بە نیسبەت بنەوە چونکە ژیانی ئەوێش نزیک لە هەموو با بڵین ئەو ژینگەی کە تۆ هەتە بەدەر لەو هەموو ناخۆشی کە لە ژیانی ڕۆژانەی ئێمە هەبووە لەوێ بەڵام هەر تامچێزێکی خۆشتری هەبووە ئیشکردنیش لەو ژینگەیە لەو بڕوایم لەوانەیە زۆر با بڵین کاریگەری لەسەر ژیان دروستکە بە تایبەتی ئەگەر لە بواری هونەرا ئیشکەیت بەڵام کە پەڕیم و ئێرە و هاتمە ئێرە بەڕاستی شتەکان زۆر گۆڕان بۆ من هەردووچیان لەواتێ لە یەک لێڤڵا بن بەڵام لەواتێ ژیانمان ئیتر کۆتایەکی هەرتا تەواو بین لێرە با بڵین شتەکانی کە لێرە دروست ببنەوە ئەوەی کە لێرە زۆر یارمەتی دەرە یەک لەوانەیە ئەگەر بچیتە ناو بواری هونەرەوە بە خوێندن و دواتر چۆن بتوانیت ئەو ئیشەکانت کە ئەبنە ئیش و دوایەوە تۆ ئەتەوێت جاریکە پیشانی بیتەوە ئەمانە هەمووی ئەرچێکی گەورەترن لێرە بەڕاستی چکە پەیوەندی دروستکردن لەگەڵ گەلەری و لەگەڵ ئەو چواردەوری کە هەتە زۆر بە ئاسایی نایە لەگەڵ تا بەڕاستی وەکو کوردستانیە لە بەردەستا بن بەڕاستی خۆی هەندێ کار لە کوردستان ئاسانترە بۆ هونەرمەندەکان هەندێک دەست ناکەوێ هەندێکیان بە پێچوانەوە لێرەیە ئەوانی ئێرە بەڕێی من ئەکوێتە سەرەوە کەسێک کە خۆی چۆن توانێت جێگای خۆی بکاتەوە زۆر گرنگە بەڕاستی جێگاکردنەوەی خۆت من نمونەی خۆم باسکەم هەر لە سەرەتاوە کە دەستم کرد بە ئیشکردن 6 بۆ 7 مانگ بوو لێرە بووم لە پێشانگایەکە بەشداریم کرد پێشانگاکە بریتی بوو لە نزیکی 25 هونەرمەند
بەڕاستی کە پرۆپۆزەڵەکەم خوێنەوە و تەقدیمم کرد یەکسەوتیان باشە بەڵام بە ئیشەکان ببینین کە ئیشەکانیان بینیم وەریان گرتم شوێنێکیان نامێ وتیان بەس شوێنەکە بە پارەیە ئەو کاتەوازم 35 پاوان بوویان ئیتر لێەوە دەستم پێکە بەڕاستی ئەوە هەنگاوی یەکەمم چی واد لەکە بەردەوام بی بڵێنجا ئەو جیاوازێمان پێ بڵێ لەگەڵ خۆشەویستی بۆ ئیشەکەت زائیدەن هونەرمەندی وامان هەیە لە کوردستان لەو حەکانی لە ماڵەوە تۆزەی خوا بەڵام لێرە چارەسەرێکی زۆر جوان هەیە بۆ هونەرمەند ئەو چارەسەرە ئەوەیە زۆر جا تۆ چۆنی دۆزیتەوە پێشانگاکەیتەوە کارەکان لەوانەیە بفرۆشتێ بەڵام من لە ئەو کاتەکە لە با بڵین ڕۆژهەڵاتی لەندەنە ژیام لەوێ بەهۆی ئەو پێشانگایەوە کە باسم کرد ساڵ و یەکەم و دووهەم و سێمی پێشانگاکە بەشداریم کرد کۆمەڵە پەیوەندی زۆرم دۆزیەوە یەکێک لەو پەیوەندیانە ئەوە بوو کۆمپانیایەک تابلۆکانی لێسەنیت بە پارەیەک پارەکە چەند بوو بڵین پاوەنێک بوو ئەوی دێمەکری تابلۆیەک بۆ ڕۆژێک یەک پاوەنە بەڵام 75 پێنسی بۆ هونەرمەندەکە بوو 25 پێنسی بۆ کۆمپانیا ئەمە بۆ چەند یعنی بۆ یەک ڕۆژ لیان بۆ یەک ڕۆژ ئەمە نەبوو ئیتر تۆ جاری من لەو حەم لێ مایەوە بۆ 6 مانگ ئەم گۆڕی لەو حەکان ئەم لەو حانا چوو بۆ چۆ هەنێ بینای تازە ئەکرا یاخود هەنێ ئەو بینا تازانە ئەم لەو حانیان بەکرێیانێ ئیتر لەو حی دە هونەرمەندی تیا بوو لەوێ پیشانەدرا وەکو ئەوەی کە ساڵۆنێکە لە بابلین پرزگەیەکە پێویستی بە تابلۆی هونەرمەندە لەوێ کە نمایشیانە کرد ئیتر تۆ ڕۆژانە 75 پێنسە هەبوو ئەگەر 5 لەو حەو بڕۆشتە کەواتە 5 هەبوو هەرچەنە مەبلەغێکی کەمە بەڵام پشتیوانی هونەرمەندەکە من حسابمە کرد لە مانیەکە بڵێنەوە پاوانێکم دەسەکەوت بەبێ ئەوەی لەو حەکەشم لە مەخزانە نەبوو لای خۆم ئەچوو لە شوێنێکی کردیمە ئەمە هەوڵێک بوو بەڕاستی من کاتی خۆشی باسم کرد ئەو هەموو بینا جوانەی کە لە کوردستان کرایەوە کە ئەچتە ژوورەوە وشک نازانین هیچ هینێک نییە تابلۆیەک نییە ئەگەر چکە ئەو شوێنە خۆی بۆ خۆی پارەیەکی هەیە توانێت هەم یارمەتی دەرەبێت بۆ هونەرمەندەکە هەم بۆ بینەریش لێرە لە خستەخانە هەیە لە با بڵین لە بیناکانە بڕۆ هەموو بینایەکی تازە کە ئەکرێت یاخود بیناکۆنەکان ممکن نییە تۆ کارێکی هونەری نەبینی لە بەردەمی ئەو شوێنەیە یاخود کە داخڵە بی بە پێی درێژی ساڵەکە لەو حە هەڵواسراوە لەو حەکانیش زۆربەی هونەرمەندی جیهانین بەڕاستی کە دانراون ئەمە یەکێکە لەوانی کە با بڵین یارمەتی دەرە بۆی کە هونەرمەند نەوەستێت دایما با بڵین بیر لەوە بکاتەوە بەرهەمی تازەی هەبێت هیوادارم لای خۆشمان کارێکی وا بکرێت بە هیوام یعنی بە تایبەتی ئێستا کەونێ بیناکان زۆر بوون با بڵین هەتا لە ماڵان یعنی خەڵک دەتوانێت تابلۆ بکڕێ بەڕاستی لە جاتی ئەوەی کە با بڵین شتێکی سینی ئەکرێت واتە ئیشکردن بە فاینەڵ ئانسە بە دەردی ئینگلیزە لە ئیشکردنی ئێرە خۆشترە یاخود کوردستان بە تاکید ئەگە بەو ناحیە پرۆفێشناڵی بڵی کە زۆر بتەوە ئێرە خۆشترە بەڵام ئێمە نامانەوێت کوردستانمان لێ زویر بێ ئەزانم لەمە بەستەگەم هەمیشە بۆ نمونە لە 2007ەوە کە توانیم سەفەرکەمەوە بۆ کوردستان هەموو سەفەرێکە ڕۆشتمەتەوە پرۆژێکمە بۆ لەوێ بەڕاستی یا پێشانگام کردوێت یا سیمینارێکم کردووە یعنی بەبێ دەستی بەتان نەڕۆشتمەتەوە هەمیشە ئەگە خۆم لەوێ نەبوو بووم هەر خۆم لەوێ نەبوو بووم ئیشەکانم ناردۆتەوە بە بەردەوام یعنی مانگی پێشووتر بوو بە حکومی کارەکانم لەبێن لە پێشانگایەکی سنە و بابلین تاران و سلێمانی ئەوەی سلێمانی بەشدار نەبووم بەڵام لەوەی سنە و تاران بەشداریم کرد دەستخۆشی بۆ کاکبەختیار کە ئیشەکەی بردبووم لەگە خۆیان و لە زامۆ گەلەری زامۆ بەردەوام کارەکانم لەوێ نمایشەکرێ لێرە شالاکی تێ و منیش هاتووم بۆ پێشانگاکانت من هەمیشە باسیەکەم بۆ مانگی چواریش پێشانگایەکمە بێ لەوێ تا ئێستا قسەمان لەسەر کردووە بەڵێ ئەگەر بکرێت خۆشم لەوێ بم ئامادا بم زۆر تایبەتە بەس بە سیرامیک ئەوەنەی کە ئاگادار بم لە ڕێگای کار دڵشادەوە کە شتەکانی پێڕاگەیانوم زۆر تایبەت دەبێت بە سیرامیک بۆیە منیش حەزەکەم ئەو ئیشە تازانم بەرمەوە کە لەوێ هەرچەند ئەرچێکی زۆرە بەڵام زۆر خۆشە تۆ شتێکی تازە لەوێ پیشان بێ بەڕاستی کابێ ئەگەر بڕیار بدەین نیشتیمان هەڵبژێری دیاخۆتە غوربەت بۆ کارکردن ئێرە هەڵەبژێری
وەکو ئیشکردن بەڵام هەمیشە نیشتمان لە دڵایە با بڵین دایمەش چاومان لەوەیە دایما ئەوەی کە لێرە دەستمەکەوێ بەڕاستی زۆر جار حەزەکەم لەوێش هەبێ نمونەی ئەوەش احتیمالە من بتوانم مەقالەیەک تەرجەمە بکەم بتوانم با بڵین پێشانگایەک بە لایف بکەمەوە لەو دقەیە بۆی برادەرەکانم بیبینن لە ڕێگای سۆشیال نێتوەرکی با بڵین فەیسبووکەوە یاخود تابلۆکانی کە منە چون گەلەریەکەوە وەسمیان بگرن و بینێرم بۆ برادەرەکان یا لە ڕێگای فەیسبووکە بڵێن ئەوەش خۆی بۆ خۆی یا زۆر جا من ئەو کەتەلۆکانی کە دەستمەکەوێت لە ڕێگای گەلەریەکانەوە کۆیانەکەمەوە و بە جارێکیان نێرمەوە لەوێ زۆر یعنی تەسەوەرەکەم هەموو شتێک سوودی هەبێ بەڕاستی بە چ شێوازێک کارەکەی کار ئێستا زۆر ئەگەر جیاوازی پێشتر لە کوردستانات بە چ شێوازێک کارت کرد و ئایا ئێستا گۆڕانکاری بەڕاستی لە کوردستان شتێکم نەبوو کە بڵین زۆر ئیشی لەسەرکەم من هەنێ ئیشم فیگەریتیا بوو هەنێ ئیش زۆر تەجرید بوو ینی زۆر ڕووتەڵە مەرجە هەموو هونەرمەندێکی شێوەکار دەستباتە گشت ماتریاڵەکانی شێوەکاری لەو بڕام ئێستا ئەو سنوورە نەماوە لە بینی هونەرەکانە چکە هونەرمەند با بڵین ئەو سنوورەی کە هەبوو جاران ئەبێت ئەمە ڕەسامە و ئەمە پێکەرتاش و ئەمە سیرانیکە ئەو سنوورە نەما چکە ئێستا هونەرمەند ساوند بەکارێنێ با بڵین دەنگ بەکارێنێ هونەرمەندی شێوەکارە یاخود وێنە بەکارێنێ هونەرێکی هاوچەرخە با بڵین ئەو هونەر هاوچەرخی کە ئەمڕۆ هەرچەند زۆر شتی نابەجێش کەوتوتە ناو هونەری هاوچەرخەوە کە زۆر کەس گلەی هەیە ئەڵێ چۆن ئەمە بۆ بە هونەر چۆن بۆ بەوەی کە با بڵین ئەمە ناوی هونەری لێ بنرێ گلەیەکە ئەوە لێرە هەیە لە ناو با بڵین مۆزەخانە گەورەکانیشە دایمە ئەو باس و خواسە هەیە بەڵام بێمە سەرەوەی کە ئەو سنوورە ئێستا لای من ئەو سنوورە نییە بەڕاستی هەچ کاتێ بمەوێ چ مادەیە خزمەتی ئایدیاکە مەکات من بۆ ئیژەکەم بەڵام پێم وابێ زیاتر بەلای سیرامیکان ڕۆشتوی بەڵێ زۆر بەڵام من هاتووم قوڕم وەکو پارچەیە خام لێ کردووە ڕسمەکانی وێخمە سەر یعنی بەو تەکنیکە ئیژەکەم بەڕاستی لەم پێشەنگای ئەخیر کە قاپەکان ئەو قاپانم تیا نیمایش کرد قاپەکان هەمووی ڕسمن بەڵام لەسەر قاپێکی سیرامیکن بەڕاستی کە بوونەتە با بڵین شتێکی جیاوازتر لەوەی کە با بڵین تۆ کارێکی ڕسمە بینی لەسەر کەنڤاس یا لەسەر پارچە خامێک یا لەسەر پارچە بەردێک بۆ من ئێستا لەبەرەوەی خۆم با بڵین ئێحساسەکەم بۆ بە سیرامیک و دوای ئەوەش ماستەرەکەم لە کاری چاپا کرد ئێستا ئەم دوانم هەردوو شتێک کەڵاو کردووە وەکو باسی ماستەرەکە و باسی چاپە کرد چەند جۆر چاپەیە ئێمە لی نازانین بەڕاستی من نایزانم چاپی ئەوەی کە من بەڕاستی لەوێ زۆر بەکارمێنە چاپی سکرینم زۆر بەکارێنە چاپی مۆنۆپرنتم زۆر بەکارێنە بەڵام لە دنیای چاپکردنە زۆر دەرگایکی زۆر گەورەیە بەڕاستی ینی ئەگەر بڵێم بەعدەد نازانم چەندە بەڵام زۆرن ئێستا زۆرینەی لەو شێوازانەی کە بەکار بێ هەم لە کوردستان و هەم لێرە چەند جۆر ئەوانەی کوردستان زۆر سنووردارە بەڕاستی و بابزانم ئەلەم ڕۆژانەیە بەهۆی هاوڕێکمەوە کاک ئەودێر لە پەیمانگای نەوجوانەکان بەشێکیان کردوتەوەکو سکرین پرینت کە تازەیە هەرچەند من ئەوەی بیرم بێ لە هەفتاکانە لە سلێمانی سکرین پرینت کراوە یعنی ئێستا شوێنەکەم بیر نەماوە بێزەبت بەڵام لەوە چاوانی کە جیلێ دوو جیل پێش منن ئەزانن کە ئەوە هەبووە لە سلێمانی بەڵام بەداخەوە ینی بەدوای ئەو هەموو وەزع باشی کە لە کوردستانە دروست بوو نەتوانرا دووسێ دەستگای باشی سکرین برێتەوە بۆ ئەوێ کە سکرین یەکێکە لە چاپکردنەکان ئەوەی کە ئێستا لەوەیە کرێ بەڕاستی زۆر سنوودارە ببەخشە ئەو کاتی من خوێندکاری پەیمانگای هونەرە جوانەکان بووم بەشی سیرامیکمان هەبوو ئەبوایە بە هەفتە جاری وا بوو پێم وابێ بە هەفتە ئەم شتانە کۆکرایەوە لەبەروی کارەبانە بوو لەبەروی مەواد کەم بوو هەمووی تا بۆ فڕنێک حازرەکرا لێرەش هەمان کێشەتان دێتە ڕێگە کارەبایی ئیشەکەتان بەس یاخود
بەس پێم وابێ کاری سیرامیک پێم وابێ زۆرینەی بە دووکەڵ ئیشەکەتانەوە. ئەوە بۆ تەکنیکێکی کێ بەڕاستی ئەو تەکنیکای کە باسیەکەی لە دووکەڵ بەڵام بۆ ئەلم کارەبا بەڕاستی کارەبا ئەگەر هەچ هونەرمەندێک ستودیۆیەکی هەبێ ئەتوانێت هەر با بڵین فڕنێکی کارەبایی هەبێ ئەگەر بێوێ کارێکی دووکەڵکە ئەوێ دوورکەوێتەوە وەکو با بڵین خۆ دەزانی هێڵس ئەن سێفتی بۆ شوێنەکە چکە دووکەڵ و با بڵین ئاگرکردنەوەمانە زۆر گرفتێکی گەورەیە لێرە من هەتا لە شوێنی شکردنەکەم ناتوانم وەکو دووکەڵێ بکەم لە ئینەکە لەبەرەوەی ئەلەرم هەیە یەکسەر ئەو نیە ئەلەرمەکە لێە بەڵام من لەو خۆشببختانە لە زانکۆ ئەو کاتی کە سیرامیکمە خوێن لە بەشی دەرەوە فڕنێکمان نەبوو ڕاوکۆ بوو و شوێنێکیشمان هەبوو کە بە ئینگلیزی پێوتێت چەمپە یعنی وەکو ژوورێکی بچوو لەوێ ئیشی دووکەڵمانە کرد بە ئارەدار و بە ئیتر ئەو ماوادانی کە ئەسووتێن ئەوە بەڕاستی زۆر یعنی هینی لەسەرکردم کاریگەریەکی تەواو وای لێ کردم کە لەو مەجالە هەوڵ بەم زیاتر ئیش بکەم بەڕاستی. کاک مەریوان وەک ئاگدارم زۆرێک پێشانگای تایبەتی و هاوبەشیشت هەیە لە کوردستان و لە بەریتانیا و لە زۆرێک لە وڵاتە ئەوروپیەکان ئەتوانین بڵێن هونەرمەند مەریوان جەلال هونەرمەندێکی ئەنتەرناشناڵە؟ بەڕاستی چکە ئەنتەرناشناڵ وەکۆی کە زۆر ناسرابی بەو شێوەی کە با بڵین بە تایبەتی من باسی ئەم شارەکەم لەندەن لە ناو بەریتانیا کە جموجۆڵێکی بێشمار لەم شارەیە هەیە ڕاستی ڕاستە من لەوەتەی هاتووم بە بەردەوام ئەکتیڤ بوو بە بەردەوام کاری هونەریم کردووە بەڵام زۆر جار ئەمە ناکاتە ئەوی کە با بڵین تۆ ببی بە ئەنتەرناشناڵ بۆ چونکە لەبەرەوەی من ئەمە ڕوئای خۆمە بەڕاستی کەسێک کە چۆنە بێ بە ئەنتەرناشناڵ دیارە هەڵبە دەبێ بە چەند فلتەرێکە ئاڕوات فلتەرەکانیش دیارە لە وڵاتەیە هەرێکە و دانێ ئێرە فلتەرەکی جیاواز بێت لە شوێنێکی تر بەڵام ئەوەی کە هونەرمەندێک کا بە ئەنتەرناشناڵ دیارە ئەو داهێنانەیە کە ئیکات بەڕاستی لە ژیانی ڕۆژانەی خۆیان بۆ نمونە هیچێک لەو هونەرمەندانەی وەکو گرەیسن پێری ئێستا ئەنتەرناشناڵە بۆ یەک خاوەنی تێرنە پرایسە گرەیسن پێری خاوەنی چەنەها بەرنامەی دۆکومنتەریە خاوەنی چەنەها نووسین و کتێب و با بڵین گفتوگۆیە دوایە کارەکانی بەڕاستی داهێنانی تیا کردووە داهێنان هەم لە بواری با بڵین سیرامیک و هەم لە بواری چاپکردنە ئەنتەرناشناڵ ئەوە نییە کە زۆرترین کەس بدناسێ لە هەموو جیهانە کارەکانە بڵاو بێتەوە ئەگەر بەو پێیە بێت ڤانکوخیش یەکێکە لە هونەرمەندە ئەنتەرناشناڵەکان بەڵام لە سەردەمی خۆیان وانە بووە ڕاستە لەوانەیە ئێستا و سەردەمە بەسەر چوو بێ بەڕاستی با بڵین کەسی ڤانکوخ و ڕۆبنز و با بڵین گۆیا و مۆنێتوانە سەردەمێ بوون هەتا سەردەمی بیکاسۆ و با بڵین سلڤادۆ دالی و ئەوانی کە هەتا شەستەکانیش با بڵین کە ناوبانگیان هەیە تا ئێستا بەڵام دنیای هونەر گۆڕاوە بەڕاستی چکە تەکنیکی ئیشکردن زۆر بووە یعنی دووبارە بوونەوە زۆر بووە کۆپیکردن زۆر بووە یعنی کۆپیکردن بە بێشمار هەیە لە ئیشکردن ئێستا یعنی وا مەزانە ئێمە لە لەندەنین و بڵین کۆپی ناکرێ ئەبینی بە بێشمار کۆپیەکرێ بەڵام ئەم بەندە زۆر بووە یعنی لەوانەیە بە درەنگ ببینرێ بەڕاستی من کاتی خۆی وتارێکم لەسەرەوە نووسی لەسەر مەسەلەی با بڵین دزیکردن یعنی ئایا با بڵین ئایا لە هونەرا دزیکردن چۆنە هونەرمەندی جیهانی هەیە دزی کردووە یعنی ناسراویشە ینی ئەبینرێت ئیشەکانیشە بینرێ و هەتا ئێستاش لە با بڵین لە مۆزەخانەکان ئێرە مەیش دەکرێت خۆشەویستان پێم خۆشە پێی بەم کارە جوانانەی کاک مەریوان بدەم بەڕاستی ئەمە چەند کارێکی سیرامیکی بۆ ئێمە هێناوەی کێک ئەلەمانە ساینی بەرنامەکەمانە مروارەکانی خوربەت دەستەکانە خۆش بێ زۆر سپاس کارێکی زۆر ناوازە و جوانە پاشان کاک مەریوان کارێکی بەڕای من مێژوێکی زۆر
جوانی هوەری بۆ خۆی تۆمار کردووە کە ئەویش هەستاوە بە تەرجمەکردنی کتێبێکی لەسەر تەکنیکەکانی سیرامیکە. هەروەکو ئەزانین من بۆ خۆشم خوێندکار بووم لە کوردستان کە زۆر سەرچاوەکە من و یاخود بە کوردی نییە ئەگەر هەش بێ بە زمانێکی تر هەیە. گەورەترین کاری کردووە دەستەکانی خۆش بە کاکمەریوان ئەگەر ئەرگ نەبێ کورتەیەکی بچووکمان لەسەرەوە کتێبە بۆ باسکە. دوای هەوڵێکی زۆر بەڕاستی یعنی کە من خۆم ئەو کاتەکە خوێندکار بووم لە زانکۆی کەمبەروەڵ لە لەندەن، هەروەکو باسم کرد پێشتر چەند کارێکی ڕاکۆم کرد لەگەڵ هەندێک لە کارەکان کەوتنە ناو دووکەڵ و با بڵین ئەو ژینگەی کە بۆم دروست کرد کاریگەرێکی زۆری هەبوو لە سەر ئیشەکانم. خۆشبەختانە ئەم کتێبم بەرچاوکە و بەڕاستی چەند کتێبیکە هەبوو بەڵام ئەمەیان زۆر تەکنیکی بوو کە هەستمە کرد زۆر ئیسفادە بۆ کارەکەی من زۆر ئیسفادە هەیە. هاتم لە با بڵین لە بەرجی یەکی ئەو کتێبە ئینگلیزیەوە هەتاکو و ئەخیرەکەی من یەک بە یەک ئەو ئەزمونانم دووبارە کردەوە لە زانکۆ هەتا گەیشتمەوەی کە کۆمەڵی ئیشم پێ کرد. دوای کتێبەکە لە دوای ئەو هەموو خوێندنەوە و با بڵین کاریگەری لەسەر من وتم بۆ دەست نەکەم بە وەرجێڕانی بەڕاستی هەروەکو چۆنەڵێی لەسەر ئەو هەوایی کە ئێمە لە کوردستان دایمە بە دوای سەرچاوەیە گەڕاین و گرفتی ئەومانە بوو کە سەرچاوەکان زۆربەی ئینگلیزی بوون یا زمانێکی کە بوونیان عەرەبی بوون هەرچەند ئێمەمانتوانی عەرەبیەکان بخوێنینەوە بەڵام ئینگلیزیەکە هێشتا بوو ئێمە قورس بوو زەمانە ئێستاشی لەسەر بێت ئێستا عەرەبیەکەشی چۆتە سەر کە هەنێتە لەبار عەرەبیش نازانێت. ئیترەمەوەی لێکردم کە بیر لەوە بکەمەوە کتێبە بەڕاستی دەست بکەم بە وەرجێڕانی. وەرجێڕان ئاسان نییە بەڕاستی بە تایبەتی بۆ کتێبێکی وەکو ئەمە چونکە زۆربەی ئەو وشانەی کە تایەتی کوردی نیمانە. زۆر ڕاستە من نەمەوێت چەند مەحاضرەکانی زانکۆم بکەم بە کوردی ناتوانم هەنێ وشە هەیە نییە. من بەڕاستی هاتم پرسیارم کرد خۆشبەختانە مامەساقار میخان کە لێراژی لە لێڤەرپوڵە پەیوەندیم پێوە کرد وتم شتێکی وام بە تەمام زۆر گرفتە بۆ من ئەوە کە ئەو وشانە بکەم بە وتی وازی لێبێنە هەر بە ئینگلیزیەکە بیخە هینێکەوە ئەگە بتوانی یەک تۆزەوە نێشیکەیتەوە ئەم وشەیە عنی چی وتی جنا بە کوردی نیمانە و وام لێ کرد بەڕاستی وشە ئینگلیزیەکەم داناوە و تۆزێکەوەنیا یا با بڵین بە دێڕێک باسی ئەو وشەیەم کردو کە ئەمە چی ئەگەێنێ دەستم کرد بە ئەوەی تەرجەمەکردنی بەڕاستی تر خۆشبەختانە لە کۆتایەکەیە بوو هەوڵ ما سپۆنسەرێکی بۆ پیاکەم بۆی کەوەنێ بیلۆکەمەوە چاپی بکەم ئیتر کە دەستم کرد بە چاپکردنی ئەویش کاک بەختیار بەڕاستی یارمەتیان بۆ چاپکردنەکەی و بازیانی برام دیزایانی هەموو کتێبەکەی کردەوە جارێک تر بەڕاستی زۆر هیرات بوو ئەویش لەگەڵم مامۆستا قایاریش پێشەشێکی بۆ نووسی قایەت دەرمێخان ئیتر کتێبەکە حازر بوو بۆی چاپکرێ هەوڵمە بۆی سپۆنسەری بۆ پیاکەم چانسی من سپۆنسەر نەما بەڕاستی بەداخەوە یعنی هەوڵەما لەگەڵ دەستگای جەمال عیرفان دکتۆر تەها وعدی پێیان بە مەسج و بە تەلەفۆن وتی من بۆ دەکەم جابی نایەمەوە بەڕاستی ئاخیرە کە من داوای 500 نوسخەم ناکرد داوای ئەوەمە کرد لە کۆمپیوتەرەکە بێتە دەرەوە و بچێتە سەر کتێبێک و قوتابی خوێندکاری ئیسفادەی لێ بکە. ئیتر دواتر لە ڕێگای بازیانی برامەوە چەند سپۆنسەرێکم پیا کرد لەوانە سندیکای هونەرمەندان تەلەڤیزیۆنی خاک لەگەڵ کۆمەڵێک لەو برادەر و ئەوانەی کە یارمەتیان نام ڕۆشنبیری دایرەی ڕۆشنبیری عینەشت یارمەتیان نام وە لێرە 100 نوسخەم چاپ کرد تا ڕادەیەک 100 نوسخە کەمە بەڕاستی. گرنگەوەیە ئەم کارە جوانە ئەم ئیشە پیرۆزە چۆتە کتێبخانەکانی کوردستانەوە ئەوە بای هەموویەتی هەم وەکو سەرچاوەش یعنی ئەگە تۆ باسی سەرچاوی هونەری بکەیت وەکو تەکنیک ئێمە زۆر پێویستمان بەمەیە بەڕاستی پێویستمان زۆر بە کتێبیکە هەیە زۆر کتێبیکە هەیە کە ئێمە پێویستە خوێندکار لە بەردەمیان بێ بەڕاستی یعنی وەکوی کە ڕاستە
ئێستا ئێمە لە بواری ڕسمکردن و تەکنیکی ئیشکردومانە تەلەباڵێ با بڵین ئەزمونێکم پیا کردووە بەڵام هەتا نەچیتە ناو ئەم کتێبانەوە نازانی ئەزمونونەکان چەند قوڵن چکە ئەم کتێبە دوو نووسەر کردویانە تیمەکەی کە ڕۆشت ئیشیان کردو هەمووی هونەرمەندن هونەرمەندی بەناوبانگن چوونەتە شاخێک ئیشەکان کردووە هەموو شتەکانیان بردوۆتە شاخێک لەوێ هەم جەوێکیان دروست کردو وەکو سەیرانێک چەند ڕۆژێک ماونەتەوە لەوێش هەم پرۆژەکەیان کردو و نووسەرەکانی لەگەڵیان نبوون ڕسمی یەکیان گیراوە بۆ یە کتێبەکە پڕە لە ڕسم بەڕاستی یعنی هەموو تەکنیکی ئیشەکانی بە ڕسمەوەتیایە ئەمە یەکێکە لەو هەوڵانی کە من بەڕاستی ویستم وەکو با بڵین هاوکاریەک بۆ خوێندکار بڕوات دوای ئەوە کە ئەمە با بڵین چاپ بوو ئێستا کتێبیچکەم بەدەستەوەیە ئەویان تایبەتترە بە سیرامیک و چاپکردن وەکو ئەمانی کە لەم قاپانەیە کە تۆ ئیبینیت کتێبەکە 4 کتێبە ئەمێ بیکەم بە یەک کتێب بە کوردی ئەویان ئەکەوێتەوە سەرەوەی کە تەکنیک و اینجا دوایەوە ئەو ئەزمونەی کە خۆم پێیان کردووە لە ئیشکردنە بمێ جارێکە بیان نووسمەوە ئیتر ئەگەر با بڵین یارمەتی دەرێک هەبێ بۆ ئەوە بتوانم ئەوەنێ ئەویش بە چاپ بێنم بەڵام باشە یعنی بە هیوام ئەوە نیە شتێک دروست بێ بۆ ئەوە کاک مەریوان ئەم قاپم بینی شکا و چاکراوەتەوە ئەمە پێم وابێ چینە کۆنەکان ئەڵێ ئەو شتێک کە شکا بە ئاوی ئاڵتوو نازەم شتێکی وا چا بکرێت ئەمە خۆت شکان وتیان خۆی شکا و چاکە کردەوە هەندێکی لە فرناشکە بەڵام پێم ئەغز بوو کە فڕی بم بەڕاستی جارێکە دروستم کردەوە ئەو با بڵین چینیەکان یا یابانیەکان ئەو ئینیان هەیە ئەڵێ تۆ توانی جارێکە ژیان بکەیتەوە بە بەرجی ئەو شتە شکاوانەیە بۆیە زۆرجا بە دەستی ئەم قەزەیشکێنن جارێکە ژیانێکەنەوە ببەرە بەڵام ژیانکردنەوە ببەریا بە لەوانەیە بە شێوەیەش کە زۆرێک لەو هونەرمەندانە پارچەکان ئەدۆزنەوە پشتیکی لە دروستەکەن پەیکەریکی لە دروستەکەن بۆیە بینی لە نزیکە و کەسێکی کاری سیرامیکی هەنێ هونەرمەندەکەی هەمووی پارچە پارچەیە کە چتە پێشۆسەیەکی پارچی قۆری و پارچەی کووپە و پارچەی قاپە بەڵام لە تۆتەڵی ئیشەکە سەیرەکەی پەیکەری ئینسانێکە ژیانێککەی دروست کردو بە پارچە سیرامیکەکان کاک مەریوان ئێستا ئەمەد بۆ ئێمە کردووە دەستە خۆش بێ ئەمە فڕنی بینیوە یاخود هەر ڕسمە لەسەری خۆم کردومە ئەویش لە بەروی کاتەکەم تۆزەکەم بوو ئەمەیان فڕنەکەی با بڵین لە دەرەجەی 200 دەرەجەیە ئەو بۆیاخی کە بەکارمێناوە بۆیاخەکەی لە 200 دەرەجەیە سابتە بێ لازم فیکسە بێ لەسەر قاپەکە لێ نابێتەوە بەڵام وەکو ئەوە نییە کە بۆ ئەگە بتوانم پێ بڵێم ئەمەیان ئەتوانی بەکاریشی بێنی وەکو باڵین ماتریاڵەکەی هیچ زیان بەخش نییە بۆ مرۆڤیش چکە ماتریاڵی شوشەکە وایە بەڕاستی بەڵام من زیاتر وەکو هونەری زیاتر سەیری ئەم نیشانە ئەەکەم مقالەیەکم نووسی لەسەرەومە بابەتی با بڵین کۆپیڕایت و دزیکردن لە هونەرە ئەوە بەڕاستی یەکە بوو لەو شتانی کە دەمێ بوو خولیان بوو بەڵام لە ڕێگای ئیشێکەوە کە لە کوردستان کرابوو با بڵین قوتابیەک ئیشێکی بەکارێ نابووی هونەرمەندێک بەڵام بەداخەوە ڕۆیشت یعنی کارەکەی کرده بوو بەبێ ئەوەی سەرچاوەکی باسکە یاخود با بڵین باسی ئەوە بکە ئەمە لە چۆ وەرگیراوە و وەکو باسییان کرد لە ناو لە پێشەنگایەکە کە بۆ دەرچوونەکەی بەکارێنەوە ئەیترەوەی لێکردمەوە مەقالێ بنووسم لەسەر مەسلەی کە ڕیسێرچم کرد سیرەکەم هەیهوو ئەم بابەتە زۆر گەورەیە بەڕاستی یعنی هەر گرفتەکە لای ئێمە نییە گرفتەکە لە ئەوروپاشا زۆرە ئەخر ئەگەر بێ دیسە لە مۆسیقا گۆرانی شاوایە ئەگەر ئاوازێ بێنێ بڵێن هی هەچ وڵاتێکی تر بێ هیچ مەملەکەتێکی تر بێ ناوەکەی بێنێ لێیان نابێتە دزی تۆ بەکارت هێنا و تازەگەری بەکارێنی بەڵام خەڵکەیە دێ بەکارێنێ ناوی ئۆریژناڵەکە ناڵێ ئەگەر کاری هونەری با بڵین تۆ عەرەبی پێڵێن ئیختیباز یعنی تۆ بەشێک لەو کارە وەرەگری بەڕاستی کاریکەی لەسەرەکەی تۆ ئەمە تا ڕادەیەک ئەکرێ وەکو چۆن تۆ نووسی نەنووسیت
لەو نووسینە پێویستە بە پەرەگرافێکە قسەی فەیلسوفێکە باشە تۆ لە خوار پەرەگرافی فەیلسوفەکە قسەی فەیلسوفەکە بێ ناوەکی بنووسی دوایی شیکردنەوەی تۆ بۆ ئەم قسەی ئەم چییە ئایا دوای ئەوەش لە دوای ئەمانەوە کە پێڵەن کۆنکلوژن تۆ چی تێگەیشتی لەمە یعنی لە کۆتاییە تۆ تا چەند لە قسەی ئەم کەسایی بەڵام لە کاری هونەریە من ئەگەر بێم کارێکی بۆ نمونە گرەیسم پێری کە من هەمان ئیشەکەم لەو بوارەی ئەوە ئەگەر بێم کارێکی وەرگرمەوە ئەبێت ئیشارەتی پێ بم ئەبێ بڵێم کە ئەم ئیشە لەو وەرگیراوە ئەم بەشەی بەڵام ئەمەی کە وەکو چۆن چوارینە شاعیرەکان چوارینە ئەکەن لە کۆپلەیەکی باڵین پیرەمێر وەرەگری یا مەحوی وەرەگری و خۆی باڵین ئیزافەیەکی کاتە سەر ئەمانە ناکرێت ناو نهێنرێ بەڵام کە ناود نەهێنا و ئیشەکەشت ئیشی کرد بە ئیشی خۆت و ئیمزای خۆت لەسەر کرد کەواتە تۆ ئیشی خەڵکی بەکارێناوە دوایەوە دنیاکە ئەمڕۆ زۆر بچوو بۆتەوە یعنی لەوانەیە تۆ لە بواری خۆشتا ئەوە زۆر باشتر دەست پێ بکەیت ساوندەکان هەمووی نزیکن ینی یا با بڵێن بە ئاسانی تۆ گەیتە هەموو ئەو پەڕی دنیا لە ڕێگای یەک نمونەی بچووکە بۆ بژەمەوە لە زانکۆ بە یەکێک لەو پرسیارانی کە خەمم بوو کاتی خۆی پرۆفیسۆرێکمانە و پێم وتم قەت بووە ڕۆژێ ڕۆژان ئیشت لە ئیشی هونەرمەندێک بچێ جوابەکەی ئەمە بوو تی دوێنێ شەو ئاوا ڕۆژێک کە قسەکەی بۆ کردم تی دوێنێ شەو بە دوای شتێک ئاگەڕام تی هونەرمەندێکم دۆزیەوە ئەوەی منەمەوێ بیکەم ئەو کردوێتی ئینجا وتم ئەیکەی یا نایکەی تی نەقم چێ بەسەرەوە وتی من بە هەناسەیەکە ئیکەم لە وڵاتێککە ئیکەم وتی بەڵام ناچم کۆپی ئەو بکەم من شتی خۆمەکەم بەڵام ئایدیاکەمان هیچێکە ئەکرێ دەمە بەڕاستی بەڵام کۆپی و هێنانی و دانانی لەسەر کۆپی پێیست ئەمە بەڕاستی ناوە لێ دزی ناوە لێ ینی شتێکی باش نییە بەڕاستی بۆ هونەرمەندەکە چکە دوور و نزیک دەرەکەوێت یعنی تێناپەڕێ بەسەر ئەو کەسەیە هێرمان هێست ئەو هونەرمەندە گەورەیە کە هەموو بەریتانیا ئەیناسێت لەوانەیە ئێستا هەموو عالەم بیناسێ هینێکی هەیە کە لەسەرێکیە بە دایمۆند کردوێتی 150 ملیۆنەوە بزانم شتێکی وایە کارەکە بۆ نەفرۆشراوە هەمووی دایمۆندی ئەسڵە با بڵێن هەموو کە لەسەرەکەی کردۆ بە دایمۆند من لەو ریسەرجا بۆم دەرکەوت کەمە ئیشی برادێکی خۆی بۆ بردوێتی بەڵام ئیشە کۆنەکە دیار نییە و ئەم ئیشەی ئەم ناوبانگی کردو 150 ملیۆن ژەکە و فرۆشراویشە ئەمە گرفتەکانە لەو بڕوایم ئەگەر زۆر بە لێهاتووی و زۆر بە تایبەتی لە من باسی دەستگا هونەرەکانەکەم ئەم پەیامانە نەگەێنرێتە تەلەبە تووشی ئەو هەڵانە بن لە کۆتاییە بەڕاستی ئەبێت ئەو سنوورە دابین کرێ بۆ خوێندکاران لە هەموو شێوازی هونەرەکان ئەو کێشەیەمان هەیە کاک مەریوان بەڕێستان وەگەزانم ماشەڵڵا هونەرمەندێکی چالاکی دوایین پرۆژەتان چییە؟ دوایین پرۆژەم بەڕاستی وەکو سەرەتاش باسم کرد پێشەنگاک لە کوردستان بکەمەوە دواتر لە مانگی 6 پێشەنگایشکە هەیە کە ئەویش هاوڕێ بەڕێزم خێزانەکەی کاک شۆڕژ خێزانەکەی نایمایە ئەو پێ هەڵەسێت وەکو کوورەیتەی ئیشەکە لە P21 ئەکرێتەوە بۆ مانگی با بڵین لە بینی سپتەمبەر بۆ با بڵین 9 پێشەنگایچکە هەیە لەوێشە هەر ئەو چالاکیەمەیە کە ئەمانە فیکسن با بڵین تەواون ئیترەگە هەچی شتێککەژە بێ چکە هەفتەی دوێنێ ئەو پێشانگایمان کۆ کردەوە کە بۆ ماوەی 2 هەفتە بەردەوام بوو لە P21 زۆر سەرکەوتوانە بوو تراوە مەشغوڵم بەڕاستی وردە وردەش لەم لەولە با بڵین شتی بچووگەیە خۆشم سەرقاڵ کردو بە با بڵین وەرگێڕان و زاجار هەنێک جار سەرقەڵەمێک و شتێگە نووسم ژیانەکەش دیتە خۆ دەزانی زۆر ئاسان نییە بەڵام جێگای ئەم شتانەشی تیابێتەوە زۆرمان باسی سیرامیک و ڕنگ و فڵچە و نازانم تابلۆ و باسی شتمان پێشانگام شتانە زۆر کرد لەگەڵ گۆرانیوت ناچوێنی وڵی زۆر باش نیم بەڕاستی یعنی قەینا لە ماڵی هونەرمەندی و
کۆچین دەکەم چەند تەمرینێکی بەسیط دەکەین بزانین دوایەوە کاکمەریوان پێش و پاش چەند گۆرانیاڵێ خۆشم گۆرانی من چۆنم و تۆش کۆپەی دووە ماڵێ زۆر باش زام خوێندکارێکی چۆنی وەڵا سپاس دەکەم دوێنێ تا درەنگ چاوارم کردی دوێنێ تا درەنگ چاوەڕێم کردی کوێراییمدا هەوری لار بۆ ڕانەبوردی کوێراییم داهات هەولی لار بۆ ڕانەبوردی ناباشم پەناسە بێتە دەرەوە نە هەڵی مەمژە بێتە دەرەوە من گەلێک جوانم دی هاتن تێپارین من بۆ یاری خۆیان پێکانین تانیا من نابێ هەوریلار بە چاوەڕوانی دوایم بە ڕۆژ و ئەی هاوار بە ڕێبوارهانی دەست خۆشتان خۆش زۆر بە هیوان باش بم کاریۆکی کوردی زۆر سپاس ئەم گۆرانیە جوانانەی زۆر سپاس بۆ تۆش ئەمڕۆمان کاکمەریوانمان کرد بە گۆرانی زۆر سپاس وەڵا بەڕاستی دەست خۆش بێت عنی حەزمان نەکرد خەڵک هەیە بڵێ ئەو شتە زۆر گرنگە بۆ من کە تۆ بزانی چۆن دەست پێەکەی من ئەوەم نازانی ئەوە با بڵێن یەکێکە لەو شتانی کە نێرڤز دەکات زۆر لە ماڵی هونەرمەندا بێت بەڕاستی زۆر سپاس دەرزێکی زۆر جوان بوو زۆر سپاس بۆ تۆ زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ هەموو لایەک بۆ ئەم بەرنامە جوانە بە هیوام تەندروست باش و لە ساغ و هەمیشە ماڵت ئاوادان بێت زۆر سپاس ئامەد ڕەنگین و خەرمان بەرەکەت ماشەڵڵا لە کاری هونەریان ئینشاڵڵا سپاسدانەکەم زۆر سپاس بۆ ئێوە ئازیزان گەشتینە کۆتایی بەرنامە وەگێژن چەپکێ گوڵ و چەپکێ نێرگز مەرگتان نەدینین هەرگیزا و هەرگیز زۆر سپاس بۆ بەرێک دروی گوڵاڵە لە لەندەن سپۆنسەری جلوبەرگی منە
بێ.